ڕێگەی سوورکێ و گناراومە حەفەی شوباتی شتانەی چاومە لەبیرت نەچێ سلێمانی و سەرا بە خوێنی کوردی مەزن ئاودرا بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی عزیزی فلاشباک بەرنامەی ئەم جارەم ئەمەوێ لە ڕێگەی کێلی ئەم قەبرەوە فلاشباکێ بکەم و بگەڕێمەوە بۆ ژیان و ڕووداوەکانی خاوەنی ئەم کێلی قەبرە ئەمەوێ بزانم خاوەنی ئەم کێلی قەبرە بزانم لە دوای خۆی چی بەجێهێشتووە ژیانی خێزانەکەی چۆن دەگوزارێت لەسەرم کە لە قەبرە نووسراوە سوورکێ و خونچە بوو نەبوو بوو بە گوڵ فیشەکی گەندەڵ وەراندی لە چڵ دیارە خاوەنی ئەم قەبرە سوورکێ و زاهرە بەرنامەیەم جارەشم لەگەڵ دایک و باوکی شەید سوورکێون زۆر سپاس کاک زاهر زۆر سپاس دایە خونچە بۆ دەرفەتەی کە منتان بەخشیوە کاک زاهر دێمە لای تۆ سەرەتا ئەمەوێ پێم بڵێ ئێستا ژیانتان لەگەڵ مەزاری شەید سوورکێوە چۆنە هەموو ڕۆژێک دەی بۆ سەرم قەبرە و سەردانی ئەم قەبراکەیت هەموو ڕۆژێک دایشی لێرەیە ڕۆژی دوو کەڕێت بەیانیانی ئەوەنجا خاستان لە کاتی هاوینانە ئەم باخە و ئەم گوڵوشتانە کە هەیە ئەم درەختانە ئەبێ هەموو ڕۆژێ لە هاوینە ئاو بدرێ لە بەهارە ئاو بدرێ جاران سوورکێ و مابوو ئەو دار و درەختانە ئەو دایکیان ئاویانەدا بەڵام بەداخۆی ئێستا ئەو نەماوە ئەم من ناتوانم ئەمە خەریکە ئاویان ئەدا ئەو بێنە هین ئەکەن بەڕاستی کاک زاهر بۆ شەید سوورکێ و ئەم درەختانەیەدا بۆ ئەم خاوەنی ئەم قەبرانە شەر بۆ نمونە کە سوکاری شەید سوورکێون بەڵێ ئەمەیە با پیرەیەتی ئەوە لەولاوە دایکی نەنکێتی لەولاوە پورێتی لەولاوە مامێتی ئەوی تریان مامێتی ئێمە لێرە هەموو ڕۆژە خۆشم ڕۆژانە کەڕەتێک کە بڕۆم بۆ بازار لێرەوە ئەڕۆم و ئەچم بۆ بازار ئەمە جێگەمانە هەموو کاتێک ئێمە ئەوەتیوە جاران پێش ئەمەی ئەم سوورکێ و شەهید ببێ دایکم ئەوە کوڕی بوو شەهید کرابوو ئەهاتە سەر گۆڕەکەی بەیانیان هەتا ئێوارە کوپەیەک ئاویدا ئەنا ئەیوو ئەو قوتابیانەیەن لێرە سەعیەکەن تونویانە بێ کوڕەکەم تینووی بوو بۆ ئاو نەبوو بیخواتەوە با ئەو قوتابیانە ئەو بخۆنەوە ئەو کاتە خالیدی برام قوتابی خوێنکاری پۆلی پێنجی وێژەیی بوو تەماشاکە هەمان چەندەها ساڵ پێش ئەو دوای ئەوە سوورکێ و ئەچێتە پۆلی چواری وێژەیی لە هەمان قوتابخانە کە مامە خالیدی لێ بووە جا ئێمە بەڕاستی هەموو ئەوەی کە تۆزێ دڵمان خوشکە سەبووریمان پێ بە کە هاتنمانە کە دێن بۆ سەر مەزارەکەی بەڕاستی سوورکێ بۆ ئێمە پاڵپش بوو بۆ ئێمە پشتیوانێکی گەورە بوو بۆ من بۆ دایکی بۆ براکانی حتا بۆ خەڵکی گەڕک ئەگەر ئیشیان بکردایە سوورکێ و حتمما ئەوە بچوای یارمەتیانی باە کاک زاهر کاتێک کە دیتە سەر مەزاری شەید سوورکێ و کام لە بیرەوەریە خۆشەکانی شەید سوورکێ و بیرەکەوێتەوە هەموو جارێک زیاتر ئەو بیرەوەریانی کە شەید سوورکێ و کە بیری من ئەخاتەوە کە خۆش بوو بەلامەوە ئەخیر ڕۆژی ژیانی بوو من ئەچووم بۆ خۆپیشاندانەکان وتی باوکە نیوەڕۆ بوو وتی باوکە ڕجال لێ ئەەکەم توخوا مەچۆ بۆ خۆپیشاندان وتی لەبەر ئەوەی شەلیت ئەکەویش دەژێر پێی خەڵکە و خەڵکیش قسە بە ئێمە ئاڵێت کاتێک کە ئەو ڕۆی چوو بۆ مزگەوت بۆ نوێشکردن بە دایکی ئەڵێ دایە ئەڕۆم بۆ مزگەوت و ئەڕۆم بۆ قوتابخانە دوو ئیمتیحانم هەیە ئەگەر دەرچووم بە هەلە دێپۆ بۆ ماڵەوە وتی بەڵام ئەڕۆم نایەمەوە
ئەنی بەڕاستیەوە بیرەوەریە هەم بیرەوەریەکی خۆشە لە لام هەم بیرەوەریەکی تاڵیشە. بیرەوەریەکی کەی ئەوە بڵێ کە لە لای من هەموو کاتێک بە منی ئەوە توخوا لەگەڵ ئامۆزاکانت و براکانت دڵخۆش بە سەردانیان بکە بچۆ بۆ لای پورەکانم سەردانیان بکە ئەوەی ئەوت ئەیوو با ئێمە هەمومان کۆک بین با ناکۆکی لە بینمانە نەبێ. بەڕاستی ئەمانە هەمووی ئێستاکە لەمێشک و زەهنی خۆمدایە کاتێک کە ئەچوو بۆ مزگەوت ڕەمەزانان لە مزگەوتە ئەبوایە خۆی بڕۆشتایە سەهۆڵی ئەکڕی بۆ مزگەوت ئاوی ئەهێنای ئەم دە بە ئاوانەیە خسە ناو بەفرەوە بۆ ئەوەی کە سار ببێ ئێوارە ڕۆژوانەکان ئەچوو خۆی یەکە شتەکانی بۆ ئەبردن. کاتێکیش کە کۆچی دوایی کرد هەتا 3 مانگیش شوێنەکەی بەتاڵ بوو کەس نەئەچوو لە شوێنەکەیان نوێشکات. بەڕاستی ئەمانە هەمووی بیرەوەری خۆش و ناخۆشی سوورکەوە بۆ من. بەڕاستی هەر کاتێک کە سوورکێ و ئەبینم وێنەکانی ئەبینم هەموو ژیاننامەیم بیرەکەوێتەوە هەموو خۆشیەکانیم بیرەکەوێتەوە لە مناڵیەوە لە تەمەنی یەکمانیەوە هەتاکو ئەو کۆچی دوای کردو وێنەکانیمان هەیە. کاک زاهر شەید سوورکێ لە ماوەیەم 6 ساڵەیە هاتۆتە خەوت خەوەکانت چۆن بووە گەر بکرێ بۆم باس بکەیت. من سوورکێ و جارێکیان هاتوۆتە خەو من زۆر جار خەوەکان ناگەرمەوە بۆ خێزانەکەم لە دڵی خۆما هێڵمەوە. ئێستا بۆ منیان ئەگەر باس بکەیت. جارێکیان خەوم پێوەدی لە خەوما لە شاخێکا بووین لەگەڵما بوو ئەهاتی نەخوات ئەوو باوە لافاو هاتووە ئەترسم بڕوین بخنکەین ئەموو ڕۆڵە پشتیوانێ هەبێ ناخنکەن ئینشاءالله کە چوین لە ئاوەکەماندا ئاوەکە لەسەر شاخکە و ئەماندی لێڵ بوو بەڵام کە هاتینە پێش و ئاوێکی ڕۆشن و جوان بوو هەر سوورکێوم کردە کۆڵم لە ئاوەکە پەڕینەوە چوونە ئەو بەر وتی باوە خێرە بنووسێ وەڵڵاهی بەز نەبوو نەخنکەن لەم ئاوەدا. ئێتر بەڕاستی کە بخەبەرم بۆ وتم خوای گیان سوورکێ و ئەبێت چ یارمەتیەک چ پێویستێکی پێم هەبێ. ڕۆژتم دوای ئەوە بۆ بەیانی هەڵسام چوون بۆ بازار هەچێک کە خوا تەقدیری کرد بێ کردم بەخێر بۆی بخوا. ئێستاش لە هێزال من خێری سوورکێ و هەموو کاتێ شتی بۆ ئەەکەین بەخێر ساڵانە قوربانی بۆ ئەەکەم. خەوێکی کەم جاری کە بە سوورکێوەدی لەسەر ئەم قەبرسانە بووین لە پاڵ قەبری مامەیە مامەی لە دوای خۆی کۆچی دوایی کردو ئەو مامەیان مامە سەلاحی ئەیوو مام لەسەر ئەیوو باشە تۆ بۆ بە منتنەوە تۆ کە مامە مردو من ئاگام لێ نییە ئەمە وەڵڵاهی ڕۆڵە بە هەموو کەسمان ڕاگەیان وتم حتا بە کەناڵەکانی ڕاگەیاندنیشم ڕاگەیانەوە کە سوورکێ و مامە ئەمری خوای گوتووە حتا ئەوەم پێ وتم ڕۆژێک 4 ڕۆژ دوای شەهید بوونی خۆت مامە سەلاحی مردووە ئەوی بۆ من مردووم ئەمە دەمێکە ڕۆڵە تۆ مردوویت ئەوی من نەمردووم من زیندووم قەت خەیاڵ نەکەن کە مردووم من ئەم دوو خەوەیم بە تەواوەتی دێتە خەیاڵم. زۆر باشە دایخونچە تۆ پێم بڵێ ئێستا لە دوای 6 ساڵ لە شەهیدبوونی شەید سوورکێ و ژیانتان لەگەڵ یادەوەریەکانی شەید سوورکێ و لەگەڵ مەزارەکەی شەید سوورکێوە چۆنە وەک کاک زاهر باسی کرد هەموو ڕۆژێ دووجار ئەگەر جارێک دووجار نەی جارێک حتممە سەردانیەکەیت هاتنت بۆ سەرم قەبرە چاتشەنە بۆ ئاسوودە دانیش تۆزەکە مەسە قەبرەکە دڵم ئاسوودا بێ تۆزێ نشکم مشغوڵە بێ مەسەتا لە ماڵەوە سەم خەریکە تێگەچێ دی لەگەڵ سوورکێوە خۆم دانیش چی بۆ باسەکە وڵایەت تۆزە لای لەڵاکەم و تۆز تەزبیعەکەم و تۆزە نای خۆ پێغەمەرە بم و ئیتر بڵم چی قسە لەگەڵ سوورکێوەکەی ئارە وڵا قسە لەگەڵ چی بۆ وڵا باسەکەی پێڵم کاکە گیان خۆزگەم بەو ڕۆژانە کە بە یەکەوە بووین
خۆزگەم بۆ ڕۆژانە کە هیلاگەبووی ئەومانێنە ئالم جێگەی خۆیان پاڵەکەوت هیلاگە بوو ڕاکشە ئەوی دایکە زۆر هیلاکم ئالێرا لەم جێگەی خۆیان نەمزانێم جێگەی خۆی بە ماڵی حەقی خۆی ئالێرا ئیسلاحەتێکە دانیشتین ئیتر نازان بڵم چی بڵێ نازان بەڵی ئەوەنم مێشکە بەژڵی چم بۆ نانێک کاک جەلالیان لە ڕێبوون باسی لەوەت کرد کە خەو بە سوورکیەوە ئەبینە وەڵام عەدەل خەوی پێوە بین عەدەل چاوم چۆخەوە مان گەڵتم پێەکە عەدەل چاوم چۆخە سوورکیەوە لە بە چاومایە قەت گوم نابێ وتە 2 ڕۆژ لەمەوە پێش خەوێکم بینی وەڵی دوێنێ نیوە دوێنێ ئەسر نوێژی ئەسرم کرد ئەمە ڕۆی نوێژی ئەسم کەمی سەرم زۆرە ێشا ڕاکشان لە گوێ زۆپاکە خەوم لێ قرسێنم کرد یەک دەمە دەم بوو لە هەیوان مشتم ئەوەی کێیە سوورکیەوتی دایکە منم تم دایکە گیانەوە چیەکەی دەوەرە ژوورە بزانم چی بووەن ینی نەمزک وەکو بزانم نەمزانی مردووە تی دایکەوە باوکم لەکوێت مەڵا دایکە باوکە چوو بۆ بازاڕ تی دایکە گیان وەڵا عەبدوڵڵا و عەلی ئەو نانجنەوە بە باوکم ماوە قسە بە باوکم بێت تم تۆ ناسیتن تینە وڵا باوکە دایکە من نەمناسین بەس باوکم هەیە ناسێت مشتم قەینا بەساقە جنیان پیاچش تۆ قسە و نەکرد تینە وڵا دایکی گیا من هیچ قسەم نەکرد ها پاڵیا بەسە قەنەفەکەەوە قشی زۆر درێژ بوو هەروەکو ئەو ڕسمە گەورەکەی کا قشی درێژە من دەستم کردم لێسام ئەو نەماچ کرد ئەمە نەماچ کرد ئەو نەم دەستێنا بەسەر و قشیە ئەمە نەماچ کرد زۆرم ماچ کرد تم تۆ بۆ پێم ناخۆشە بۆ باوکە و دووەڵا پێم ناخۆشە باوک دایکە بۆچی قسەی پێڵن تل لەوا بووم خەبەرم بۆ ئەمە هاتۆ لە بازاڕدن زایت ئەو وا دڵی لەگەڵ کەسان نەکردووە تی بۆتم بۆیە خەوم بە سوورکیەوە بینی و ئێستا تینە وەڵا ئێتە من عەدەل خەوی پێوە بینم ڕۆژێکەش ئاتم لێوا دانیشتە بوو لەو ئینا لای نەنکی دانیشت بوو لا قەبرەکەی نەنکی لێوا دانیشتە بوون نەنکی و ئەم دانیشتە بوون هەردووکیان دانیشتە بوون نەنکی جگەرەیە خوارەمیش لە پاڵە دانیشتە بوو ئاوا دەستی نابۆ سەرڕانی نەنکی نشکە هاتم لە خوارەتمەوە چییەکە لێرا دانیشتون وەڵا خۆت دانیشتین تە ئامۆژنم ئەم لاولای ماچکردم وینی کردم ئەم لاولام ماچکردن تی خۆ ڕۆڵێ من نەمردوین تم چۆن نەمردون تی نەمردوین ڕۆڵە ئێتمش زۆر مژغۆڵ بم هەر لەگەڵانە دانیشتم بەحسم کردوتم خۆ فەوزیەوە ئەوە کێ ئەوە کێ و کەس نەمردووە ئامۆژنم هەروای پێوتم مش دوێ خۆ سوورکیەویش مردووە ئامۆژن ڕێتوێەوە نیە سوورکیە لە پاڵ منایە تۆ زۆر سەیری ڕۆڵە هێتا هەر زۆر یعنی نکولیم لێ کرد و ئەویش نکولی لێ کرد ئامۆژنم دانیشتی وڵایەتمش ئاوە هەستم تم دەوڵام هەستن با بڕۆینەوە بۆ ماڵەوە ئامۆژنم پێی وتم بەتی خونچەوتمە وتی تخوا یەک شت بۆ کەم زۆر حەزم لە کولێرەی گەرمە خەسوم پێی وتم مشتم ئامۆژن تخوا سەر چاو بخوا هەتوان نام هەبێ بۆ دەکەم تی وڵا خونچە زۆرم حەز لێت ئەتمش دە هەستن با بڕۆینەوە بۆ ماڵەوە تی تۆ بڕۆ خوا حافیز دەبێ تم ئەی سوورکیەوتی سوورکیە کوڕی منە ڕۆ لە لای منە تۆ هەستە بڕۆ خەبەرم بۆ وانە هیچیان لەگەڵ منە نەهاتنەوە بۆ ماڵەوە زۆر باشە تۆ چۆن خەبەرت بیست کە سوورکیە و بریندار کراوە لە ناو خۆپیشاندەرەکانە تەلەفۆنیان بۆ کردی وەڵی ئەو کوڕێک بۆی کردین ئەو کوڕە بۆی کردبووین کە نیسانەکەی پێبوو بردبووی بۆ خەستەخانە ئەو کوڕە بۆی کردبوو ئەو کوڕە ئەمە باوکی بایلشتەی نەبردبوو بۆ بازار ئەو ڕۆژە ئەمە نەوەڵا پێشەوە منیش مامۆستا بێسون لە مەکتەبا تەوانێ وتم ئاوتی دایکە وڵا چایەکم بۆ لێنە ئەوسا لەو ژوورەی سەرەوە بوون مشتم باشە دایکیان چاکەم بەدەستەوە بوو هاتمە دەرەوە یەک دانە ئیسحاف لورەیە ها هەرێک لورەیە مشتم کاکەوتی دایکەوتم یەک دەمە دەنی ئیسحافە دەمە دەنی هەریقە ڕۆڵە تەلەفۆن بۆ سوورکیەوە کە بەخۆمان بڵێ بێرەوانێ ئاگاو لە خۆ بێ مێژێتە پیاڵەکانم بردوو چاکەی بۆ تێکردم و مامۆستا بێسم تەلەفۆنی بۆ سوورکیەوتی سوورکیە و لەکوێیت تی وڵا کاکە ئێستا لە مەکتەبەی تی سوورکیەوەگە هاتی تۆ لە ڕووی حسکەکەەوە بێرەوانێ ئەم لاوە گیراوە ئەڵێن وتی کاکە وڵا ئەو لاش بەخوا ئەو لاش هەر گیراوە ئەتە قەیدێکی بەخوا چاکەم بۆ تێکرد و چایەکی خوان تەمزان بێسون هەر تەلەفۆنی بۆ کردەوە تی سوورکیەوە چی و کرد تی کاکە ڕێکەوە میێمەوە وتم نەیوەلا بەرهێنام وەڵا ئەو نەیکەی پێ نەچوو ئەمە هاتەوە ئەتر چاکەی خوات بێسون تە حاجەتەکانم بەخوا پیاڵە قۆرەکە هەر لەبەر
زۆر پاکە بوو دانیشتە بووین وشتم بەو خۆیە کەمە ڕۆڵێک ماخۆلان کەوتۆتە سەرم تم بەو خۆیە کەمە ئەو ڕۆیەکێکتانە کوژرێن ئاجا لە قسە بڕێ بەیانی کە ڕۆی بۆ مەکتەب وتم سوورکیە و کچێک کوڕێکی خوشکەزاشم هات ئەوش تەلەبەوی لە مەعدادەی سلێمانی سەرەوە بوو وتی عەلی ورای ئاگاو لە خۆ بێ ئەمڕۆ خۆپیشاندانە بێ ئەمنە خەڵگە کوژدێ ئەمنە خەڵگە کوژدێ نێیتە دەرەوە لە مەکتەب بە کوڕێکی خوشکەزانی وت منشتم ئەی بە خۆت خۆ بۆ خۆشە نێیتە دەرەوەتی نامە دەرەوە من ئەمڕۆ زۆر لە دوو دەرزادەر نەچوو ئیمتیحانمە دایتە لەوا بووین و عەلی هینیکرد عەلی نانیان خوارد لەگەڵ عەلیا لەگەڵ خوشکەزاکە ماو هینیکرد عەلی ڕۆیتی عەلی نێیتە دەرەوە حتا ڕۆی چۆ دەرەوە لەگەڵی حەوتی عەلی نێیتە دەرەوە لە مەکتەب بە کوڕە خوشکەزامی وت منشتم سوورکیە گیان تۆش نێیتە دەرەوە دایە گیانتی نامەدەم سوورکیۆتیە تمام شو یەک خەوم دیوەتیە تم بەو خوایە کە تۆی خەڵق بدە یەک شتمان لێ قەومێ جا تۆ خونچە شێت هەر شێت بێ منیش گوێ بگرم ئاخۆم چ بارێگە بێ تم تۆ گوێم لێ مەگرن تۆ باوکە هەر پێم بڵێن ئەمەوەوە وتم ئەم شەو لە خەومە شایی بوو لە ماڵی ئێمە ئامۆژنت و حەبسەی ئامۆزای باوکت و ئەوانە هەموو چێشتیان لێ نابوو مەنجەڵەر چێشتیان ڕیس کردبوو سوورکیە بەو خوای تۆی خەڵق کردووە لە خۆما سیارەیەکی شا لە بە دەرگا ئێمە وەرگەڕا دوو زەلامیتیان برد دیکە لە ڕای خوا سوورکی و ئاگاو لە خۆی بێ ئەسا ئاگای لە دڵنی منە وتی دایکە بەخوا تۆ هەر خەو ببینیت و ئێمە بترسێنی ئەوە نابێت خوا ئاگای لێ کاک زەلال ئەو شەوە ئاوا ئەو خەوم نیکە ئەو بۆنی ئەسر ئەو کوڕم ئاوای لێ هات گاڵتەیان پێکردم باوەڕی پێم نەبوو سوورکیە دوجار کێ تەلەفۆنی بۆ کردی؟ ئەو کوڕە تەلەفۆنی بۆ کردین کە بردبووی بە خەستەخانە کوڕە بۆ خوایە نازانم یعنی ئێستاش ببینم پێراریش لە ئێران هاتینەوە لەو جادەی هەڵی گرتین من نەمناسیوتی حەقم برینتان بکوژمەوە من ئەو کوڕم کە سوورکیەوەم برد بۆ خەستەخانە ئەتێککە ئەو تەلەفۆنی کرد ئەو کوڕە تەلەفۆنی کرد بە مۆبایلەکەی سوورکیە تەلەفۆنی کرد ئەمە شاتەوە پێڵاوەکانی دانەکرد هەر قاچێکی لەم دی هەیوانەکەەوە بوو قاچێکی لێ دی شۆستەکەەوە بوو وتی وەڵا سوورکیۆ بەر سەری کەوتووە بێن بۆ خەستەخانە ئێتە من و ئەمە ڕۆشتی بڕاتان نەکرد کە بەڕاستی بەرسەری کەوت بێت من خۆم چونکە ینی دڵم وەکو تۆ بڵێ لەو سەربانە بمخەیتە خوارەکەەوە نیە کەویتە خوارەوە ناوسکی داکەوێ یعنی کە هەری قوشتەکان ئسحاف شتەکان لورەی هات ئیتر خۆم عەمەلم بە خۆم نەما تەواو پەلو پۆم شکا بوو مناڵەکان گاڵتان پێکردم کاکە تەواو من پەلم پۆم شکاوە وازم لێ بێنن ئیتە دوو کەڕەوەتم کاکە من ئەڕۆمەچم بۆ دەوری مەکتەبەکە بێستون نەیهێشت تی ناڕۆی بۆ کوێ ڕۆیت و ئێستا خوای زانێ لەکوێ تۆ لەکوێی دۆزیتەوە زوودر بڕۆشتمایە فریایەکەوتم بەردەست مەکەوت بەس ئەوان نانهێشت ئیتر ئەو کوڕەکە چوون ئەو کوڕەکە ئاوا حادیسەکەی خەستەخانەی ئاوا بوو کە گێڕامەوە لە ماڵەوە قەمسەڵەکەی لە بن داخەڵا بوو قەمسەڵەکەی سوورکەی لە بن باخەڵا بوو ئەوەی نەکەی تێکە لاسیق و قەڵەم شتەکانی تێکە لە قوتوەکە بوو ئەوانەش لە گرفانی قوتوەکە بوو سەماعەکەشی لە گرفانی قەمسەڵەکەیا بوو بەس مۆبایلەکەی نابوو بە من مۆبایلەکەی نازانم یا بوو بە منە نابووی بەمان بەستا بێستون نانا بە من مۆبایلەکەی ئیتر کاوانیان هین کە مشتی وەڵا دایجا منی نامەتی کوڕێش خێرا خەرا حتا تەلەفۆنیان بۆ کرد حتا تەلەفۆنیان بۆ کرد مشتم کاکی گیان تو خوا چۆن بۆ تی دایجا من تو ئەبینمەوە بەخوا حتا تەلەفۆنم بۆکەن ئیتر کوڕەکە ئەوانە قەمسەڵشتانە یا بە من و ئێمە گەشتینە سەر سوورکیە ئیتر کوڕە لێ یا ڕۆی کوڕەم نەدیەوە حتا بەخوا دوو مانگی پێچوو دوایەوە شەوی زۆر باشە کاک زاهیر تۆ ئەوەی کە بیستی بێتت یاوەی کە بە دۆکیۆمنتەکان دەست کەوت بێ شەیدکردنی شەید سوورکە و فیشک بەرکوێ کەوت بوو چۆن بوو و باس لەواکەن کە لەو کاتێک کە بریندار کراوە داوایەوە کردووە کە خەبەر بدەنە باوشی توانای قسەکردنی هەبووە ئەو کاتەی کە شەید سوورکە و کە بریندار ئەبێت نایەڵن دەسەڵات ئەو دەسەڵاتە کە لەوێ بوون کە تەقەیان لە خەڵکە کرد نەیان هێش شەید سوورکە و بە ئیسعافیش بیبەن کوڕێک پیکابێکی پێ بێ دەبڵ کابینەیەک
ئەو پێناوێتی بەڵام پێش ئەوە سوورکە و کە هەڵ ئەگرن پێش ئەوە پێ ئەڵەن کاکە بات ئەڵێن تەلەفۆن مەکەن بۆ باوکم جارە کە ئیتر هەڵی ئەگرن و ئەڵێ تو خوا ئازارم من ئەڵێ بۆ گولە لەکوێ یاوی ئەڵێ گولە لە ناوسکمایە هاوارەکە ئەڵێ توخوا تەلەفۆنکەن بۆ باوکم دوو جار تکرارەکاتەوە لە گردە ڤیدۆیەکە کە تەلەفۆنکەن بۆ باوکم گولەکە دابووی لێرەی لە لای دەستی ڕاستی لێرەیە هاتبووە دەرەوە یا بووی لە جگەری یا بووی لە زراوی ڕیخۆڵەکانی بڕی بوو شادەماری خوێن کە لە لای جگەرەوە قەتعی کردبوو کە کاتێ بردیان بۆ ژووری ئەمەلیات ئەو شوێنەیان بۆ چارەسەر نەکرا ئەو خوێنەی سی بتڵ خوێنمان کۆ کرد بوو ئەو خوێنەی کە تیا نەکرد بە کانولاکە لە خوارەوە ئەهاتە دەرەوە 3 سەعات لەژێر ئەمەلیاتە بوو لە سەعات 5ەوە بردیان بۆ سەعات 10 لە 10 و 20 دقە لە ژووری ئەمەلیات کە هێنایەنە دەرەوە بردیان بۆ ژووری چاودێری 10 دقە لە ژووری چاودێری ژیا و کۆچی دوایی کردووە أنا برسل رقم أخاتي إخوة نعوذكم لا بستغم بتبين الكلام فاتي داجيا فيها باباكم كولا هاوي باشي شو يا شيخ نظرتي يا شيخ في شقة فيها باباكم كولا زۆر باشە کاک زاهیر تو ئێستا بەتەمای لە ڕووی یاساییەوە بەتابەت ئێستا کە تۆمەتبارێک لە دادگای و سکاڵای تۆی لەسەرە بەتەمای یاسا چیت بۆ بکات بەتەمای چۆن مافی خۆت وەرگریتەوە و دوای 6 ساڵ ینی ئەم 6 ساڵە تاخیر بۆ کە دوا کەوتووە و چەند ڕۆژێک لەمەوە پێش تۆمەتبارێک دەستگیر کراوە ئەم 6 ساڵە بۆ تا ئێستا دەستگیر نەکراوە بەڕاستی ئمە سوورم وەکو خۆم لەسەر کێسەکەی شەهید سوورکێ و بە هیچ شێوەیەک پاشگەز نیم لە سکاڵاکانم و ئەمەوێ یاسا سەروەر بێت سەروەری بۆ یاسا بگەڕێتەوە و ئەو بکوژێش بە حەقی عادلانەی خۆی بگا و هیچ کاتێکیش لێی خۆش نابم و لێ خۆشببوون نییە لێ خۆشببوون کاتێکە ئەگەر هات و خەڵکی شەقام لەو کوڕە خۆش بوون لەو بکوژە خۆش بوون ئەوان بەرپرسن لە لێخۆشببوونیان چونکە هەتاکو زیندوو بوو کوڕی من بوو بەڵام ئێستا کوڕی شەقامە خەڵک پشتیوانی لێکە چ لایەنەکان لایەنی ئیسلامی و چ لایەنی عیلمانی لە کوردستان لە هەر چوار پارچە کوردستان ئەمەندە خەڵک ئەمەندە پشتیوانی ئێمەن من ناتوانم جارێکە ئەو قەزەیە بگەن بە قەزەی خۆم بێت قەزەی خەڵکە خەڵک بڕیار لەسەری ئەدات بەڵام من وەکو باوکی لە دادگادا هەتا ماوم لە بکوژی سوورکێ و خۆش نابم لێ خۆشببوونی نییە ئەبێ ببرێتە بەردەمی دادگا و حەقی سزای عادلانەی خۆی وەرگێت زۆر باشە کاک زاهیر تۆ تا چەندە ئێستا سەربەرزی بەوەی کە کوڕێکت لە خۆپیشاندانێک کە خەڵگاتۆتە سەرجادە و گەنج و مێر منداڵ بوون بە تایبەتی داوای ئازادی و نان و ئەمانەیان کردووە بەڵام دیارە بە فیشەک وەڵامیان دراوەتەوە تا چەندە بەمە سەربەزی کە ئێستا خۆتاڵێ ئێستا کوڕی من نییە ئێستا کوڕی شەقام و کوڕی خەڵک و کوڕی هەر جوای پارچەی کوردستانە من سەربەرزم خانەوادەکەم سەربەرزە کوڕەکانم سەربەرزن بۆچی چونکە کوڕەکەی من لە ڕێگای کارێکی خراپەدا شەهید نەکراوە سەربەرزیە بۆ ئێمە کە لە ڕێگای ئازادیدا لە ڕێی چاکسازیدا دژی گەندەڵی شەهید کراوە ئەمە سەربەرزێکی گەورەیە سەربەرزی خانەوادەکەی ئێمە ئەمەندە سەربەرزین ئەمەندە سەربەرزین لەسەری سەرکردەکانی کورد سەربەرسرین بۆ مەبەستیشم لە سەرکردەکانی کورد پارتی و یەکێتیە چونکە ڕۆڵەکانی ئێمە بەدەستی
مافیەکانی پارتی وێکێتی شەید کراون هەتاکو ئێستاکەش بڕیار نادرێ لە گرتنی بکوژەکانی ڕۆڵەکانماندا خۆپیشاندەر ئێستاکە لە زیندانایە 20 ساڵ حکم دراوە بەڵام بکوژەکانی ئێمە ڕۆڵەکانمان ئێسق و پرووسکان لەژێر خاکە ڕزا بەڵام ئەوان ئازادانە ئەسوڕێنەوە تەنیا ئەوەی کە گیراوە ئەمە یەکێکە لە دۆسیەکانی حەڤەی شوبات ئەوی دۆسیی شەهید سووکەوە بەڵام ئەی کوا دۆسیەکەی شەهید ڕێژوان کوا دۆسیەی شەهید شێرزاد کوا دۆسیەکەی شەهید ئومێد کوا دۆسیەی گەرمیان کوا دۆسیەی بیلال کوا دۆسیەی ڕۆژنامە نووسەکان کوانێ دۆسۆی مامۆستا هوشیار مامۆستای قورئان خوێن مامۆستا ئاینی مامۆستایەک کە لە میحرابە وتەی بۆ خەڵک ئەوت کە ئێستاکەش ئەیانەوێت دۆسیەکانی ئەمانە هەمووی بەلاڕێدا ببرێت بەڕێزەکەم ئێمە وەکو کەسوکاری شەهیدانی حەبەی شوبات لێخۆشبوونمان نییە بەرامبەر بەم تاوانانە و کەسوکاری ڕۆژنامە نووسان و کەسوکاری شەهید دکتۆر هوشیاریش زۆر باشە کاک زایردایە خونچە منەمەوێ بەشێکی بەرنامەکە ببەمە ناو ماڵی خۆتان و بزانم لەوێ لەگەڵ بیرەوەریەکانی شەهید سوورکێوا چۆنن دەستەکانتان خۆش بێ بینێرانی عزیز ناوبڕێکی کوردوەردەگرم لێرەوە دەچمە ناو ماڵی شەهید سوورکێەوە بزانم لەوێ لە دوای 6 ساڵ لە شەهیدکردنی بیرەوەریەکانی شەهید سوورکێ و لەو ماڵەدا چۆنن لەگەڵم بمێنەوە و دەچینەوێ هەچی شتێک هەیە کە لەم ماڵی ئێمەدا دڵی ئێمە خۆشکە بەس ئەو وێنانەیە کە لێرانگای خۆزگەم بۆ ڕۆژانە کە بەیەکەوە بووین خۆزگەم بۆ ڕۆژانە کە هیلاگەوی ئەومانێنە ئالم جێگەی خۆیان پاڵەکەوت هیلاگە بوو ڕاکشە دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە لە دوایەوەی کە سەردانی شوێنی شەهیدکردنی شەهید سوورکێوەمان کرد ئێستا هاتوونێتەوە ناو ماڵ و خێزانی شەهید سوورکێ و ئەمەوێ بزانم لە ماڵی شەهید سوورکێ و لە دوای شەهید سوورکێوە چی دەگوزارێت کاتێک کە هاتمە ناو ژوورەکەەوە یەکێک لە فۆتۆکانی شەهید سوورکێوەم بینی کە بە شەهیدی ئازادی شەهید سوورکێ و زاهر نووسراوە ئەمەوێ لە باوکی شەهید سوورکێ و بپرسم کە بۆچی ناوتان ناوە شەهیدی ئازادی بەڵێ کە حەبەی شوبات بەرپا بوو حەبەی شوبات یەکێک لە ئامانجەکانی ئەو بوو داوای ئازادی ئەکرا داوا ئەکرا گەندەڵکاران بە دادگا بدە ڕای ئازاد هەبێت بۆیە من لە کۆتایی کە سوورکێ و کە لە 20 شوباتی 2011 شەهید دەکرێ من بەڕاستی گرنگیم بەوەدا کە شەهید لەسەری بنووسین شەهیدی ئازادی چونکە لە ڕێگای ئازادیە شەهید کرا نەک لە ڕێگای شەڕە حیزبایەتیا بێت سوورکێ و یەکێکە لەو کەسانە من هینی ئەو ناکەم بڵێم لە قوتابخانەوە هاتوۆتەوە بڵێ لە قوتابخانەوە هاتوۆتەوە بەڵام بەشداری چالاکی کردووە لە خۆپیشاندانەکاندا ئەو کاتێ خۆپیشاندانی کردو پێش حەڤەی شوباتیش لە خۆپیشاندانی قوتابیاندا لە بەردەمی تەربیەی سلێمانیدا خۆپیشاندانی کردو دژی سیستەمی خوێندن سوورکێ و هەتا بڵێ کوڕێکی زۆر جەربەزە بوو ئەخیر کە ئەلەقتەی کە شەهید بوونەکەیەتی وێنە ئەگرێت وێنەی ئەحداسەکان ئەگرێت
کە لە 20 شوباتایە لە خانەقاوە ئەگەڕێتەوە یەتەوە بۆ نەخۆشخانەی سلێمانی ئەهلی. زۆر باشە. بۆچی ناوماڵەکەت پڕ کردوێتە لە وێنەی شەهید سوورکیەوە؟ بەڕاستی ڕێزەکەم هەچی شتێک هەیە کە لەم ماڵی ئێمەدا دڵی ئێمە خۆشکە، بەس ئەو وێنانەیە کە لێرادا ئەیبینم. بەڕاستی خەممان ئەڕەوێنێتەوە کە چاومان پێ ئەکەوێت ئەیبینین. ئیتر ئەمە من تەنیا ئەوە 2 دانە ساڵە من و دایکی بەتاقە هەردووکمانین، من لەم ژوورە ئەو لەو ژوورە، من لێرە ئەبێ زوخاو هەڵنووچەما تا ئەخەوین ئەوش لەو دیو. جاران کوڕێکی کەم هەبوو، ئەویش لە داخی دەسەڵات و لە زۆم و زۆری دەسەڵات کوردستانی بەجێهێشت و ڕۆژت بۆ دەرەوەی وڵات. ئەوە ئێمە ئێستا 2 ساڵە هەردووکمانین بە تاقی تەنیا و ئیتر مناڵیش کە ئەوانەی گەورە بوون و ژنیان هێنا و هەرکەس لە ماڵی خۆیەتی. وێنەکان دڵخۆشکەرە بۆ من، بەڕاستی ئەگەر بۆم بکرێ سەقفەکەش مەکرد بە وێنە. کاک سەعید، ئێوە لە ماڵەوە دیارە خوای گەورە تەنها 6 کوڕی پێبەخشیوە، ئێستا هیچ کچێکت نییە. بەڵێ. شەید سوورکیەوە کە ڕۆشتووە 5 کوڕەکەی تر توانیویانە لە ڕووی ینی ڕۆحیەتی خۆتەوە شوێن سوورکیەوەت بۆ پڕ بکەنەوە؟ بەڕاستی من یەکشت هەیە لە ژیانە، منداڵ کە ئەدبێت باوک هەموو منداڵەکانی وەکو یەک خۆشەوێت، هەمویان وەکو یەک ڕێزیان هەیە، بەڵام کە شتێک یەتە ئاراوە یا حەدیسەیە وەکو شەهیدکردنی دەورەکە ئەگۆڕێت. بۆچی؟ بۆ ئەوەی کەوا ئەم ئەولەوێتی پێ ئەدرێت. ئێستا ئەولێت ئەزێ بەسوکە و نەکەر من بیدەم، دایکی ئەیدا، باوکی ئەیدا، براکانی ئەیدەن، خاڵی ئەیداد، ئەمانە ئەولەوێتەکە بۆ. بەڵام لە ڕووی هەموو ئازارەکانمان و کوڕەکانم هەمویان زۆر باشن بووم، یارمەتیمان ئەدەن، هەسو کەوتمان لەگەڵا ئەکان، هاتوو چۆکردنیشی مستەمێر ڕۆژی وایە 2 جاریان 3 جاریان، ئەنی نەکەر ئەوان بووکەکانیشم، چونکە من لەبەر ئەوەی کە کچم نییە بووکەکانیشم هەموویان. ئەنی بەڕاستی تر ئێمە ماڵەکەمان مەگەر شەو کاتی خەوتن چۆڵ بێت. ئێستا ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەیت، دۆسیەی شەهیدکردنی شەهید سوورکیەوە بەکوێ گەیشتووە لە ڕووی یاساییەوە؟ ئێوە لە دوای ئەم 6 ساڵە تا چەنددا بۆ نمونە یاسا توانیوێتی یەکسان بێ بەرامبەر بە تۆوە بەرامبەر بە تاقیکەران؟ بەڕێزەکەم دۆسیەی ئێمە کە دۆسیەی شەهیدکردنی سوورکیەوە کە بکوژێکە بەناوی کە کاتی خۆی ملازم بووە لە پۆلیسی چالەکە مەدەنیەکاندا. ئێمە ئەو گەدە ڤیدیۆیی کە هەمانە کە هی بەردەمی نەخۆشخانەی سلێمانی ئەهلیە، لە کاتێکدا ئەو کاتە ئێمە پێڵین دوڕعەکانی چالەکە مەدەنیەکان کە حەریقەکانە کە ئەو پەرژەنی خەڵکی پێدەکەن کە بە دەرمان و شتی بیبەر و ئەم شتانە بۆ ئەوی کە ئاڵۆش و ئازار بگا بە خەڵکی لە خۆپیشاندانەکاندا. 2 دوڕعیەت لە بەردەمی نەخۆشخانەی سلێمانی ئاهلیە ئەوەستێت، دوڕعی سێیەمیەت. لە دوڕعی سێیەمە کەسێک دێتە دەرەوە سەری ڕووتە جلی ئەسکەری لە بەرایە دەمانچەیەکی پێەیە بەرەو نەخۆشخانەی سلێمانی ئەڕوات، بەڵام دەموچاوی نابینرێت. ئەو شاهدی کە شاهدی بۆ ئێمەداوە بە مەخفی دەستنیشانی کردووە کە ئەمە بکوژی شەهید سوورکیەوە. یعنی ئێوە ئێستا شاهیدتان هەیە یا تەنها بۆ نمونە دۆکیۆمنتە وەکو ڤیدیۆ و ڕسم و ئەمان هەیە؟ ئێمە شاهیدمان هەیە، شاهیدەکەمان کە مەخفی بوو لە بەردەمی حاکمە ئیفادەی داوە، ئەو شاهیدەمان هەیە. و هەروەها ئێستاکە کە پار گیراوە لە 2016 ئەم تۆمەتبارە گیراوە بە کێشەکەی ئێمەوە نەگیرا بوو کە بیستمان ئەمە بە تۆهمەتی کیکەوە گیرا بوو کە مادەی مخەدرە. بەڵام بەداخەوە ئەڵێم بۆ
دەستگا ئەمنی و ئاسایش و وەزارەتی ناوخۆ ئەگەر وەزارەتی ناوخۆ هەسێ بەکاری ئەو جۆرە کە کارمەندەکانی موادی مخدر بفرۆشن و بکێشن ئەبێ خەڵکی کوردستان چۆن بێت کە کاتێ ئەمەمان بیست ئێمە کە گیراوە بەڕاستی تر من هەڵسان چوم عریزەیەکم ما بە شوڕتەی سەراش بەرزی کردەوە بۆ لای حاکمیش داوای کرد لە ئاسایشی سلێمانی کە تاوانبار بدرێ بە دادگای سلێمانی ئەوانی جوابیاندایەوە کەوا هێشتا کە دادگایەکەی تەواو نەکراوە لە دوای دادگایەکەیدا ئیتر ڕۆژێک لەم ماوەی پێشوەدا تەلەفۆنێکیان بۆ کردین کەوا ئەمڕۆ کە چوارشەممە ڕۆژێک بوو چوارشەمەیە بوو نازانم چەندی مانگ بوو وتیان ئازا دەکرێت ئێمە بە پەلەچوومە سەرای سلێمانی و لە سەرای سلێمانی بە هاوکاری ئەو بە ڕێزانەی سەرای سلێمانی عریزەیەکیان نووسی و داوایان کرد و سەعات دەوری یەک و یا دوو بوو تەسلیم بە شوڕتەی سەرا کرا و ئێستاکە لە شوڕتەی سەرایە ئیفادە لە من وەرگیراوە ئیفادەش لە وەرگیراوە ئیفادەکانی ئەو من بەڕاستی هینی ناکەم چۆ 5 شایەتە 4 شایەتە هێناوێتی ئالێساز ئەم کوڕە تەقەی نەکردووە ئایا عەقڵ ئەمە ئەبڕێت لە 20 شوباتا لە بەردەم کە بە گردە ڤیدۆیی ئەم هەموو ئاسایش و شوڕتە و نازانم کێ هەمووی کە تەقە ئەکات کە ئەو کاتە لەو ڕۆژەدا بەرپرسی شاری سلێمانی بەدەستی پارێزگاری سلێمانی یەک دووش بەدەستی 4 لایەنی سەربازی پۆلیسی کارەبا پۆلیسی دارستان پۆلیسی چالەکە مەدەنیەکان پۆلیسی بەرگری شارستانی بوو نمونەیش کە بۆ ئەوەی کە ئەمانە ئیسپات بکرێت کاتێک کە سەرۆکی حکومەت بەرهەم ساڵح بووە لە مانگی 5 بوو یا لە مانگی 6 بوو یەکی وە نەوشەیەکی بە هەدیەیاوە پێیان ئەمە ئەوە ئەسەلمێنێت کە ئەمانە دەستیان سوورە بە خوێنی شێرزاد و شوچیرکەویش زۆر باشە کاک زاهر لەو کاتەوە لەمەوەی 6 ساڵیانی ڕابردوودا کەس هاتووەتە ماڵەکەت بۆ نمونە داوای سڵح لێ بکە کەس هاتووەتە ماڵەکە لە لایەنە پەیوەندیدارەکان بڵێن کاک زاهر پێویستە تۆ ئیتر بۆ لە ڕووی یاساییەوە بە شوێنیان نەڕۆی بە مۆزوع گەورەتر لەوە نەبێ بە جۆرێکی تر هاتبن داوای ئەویان کردبێت کە تۆ بە شوێنیان مۆزوعیان نەڕۆیت بەڵێ من هەر لە 20 شوباتە کە سورکێ و شەهید بوو کە ئەکەوێتە 21 مانگەوە ئێمە جەنازەکەیمان ناشت هەر لە ڕێگای ئەم سەرقەبرانە تەلەفۆنێکمان بۆ هات لەلایەن ئەدهەم بەرزانیەوە کە تەلەفۆنێکی دێم بۆ ماڵتان کاک مەسعودیە وڵاتان بەڕاستی من کەوتی زۆرم بەلاوە ستەم بوو من پێم وتم ئێمە دەرگامان لەسەر پشتە بۆ هەموو بۆ تەعزیە کە بێن بەڵام بەبێ ئەوەی کەوا کەناڵی ڕاگەیاندن و موبایل و ئەم شتانەتان پێبێت ئەمانە ترسی کەناڵی ڕاگەیاندن و موبایلتان هەبوو بەڕاستی ئەمەیان ناتوانم ڕوونکردنەوەیەکە بەمێ و بەڵام لەوەیە خۆشتان بزانن هۆکارەکەی چونکە چی بوو هۆکارەکە کەوا شەهیدی یەکەم چی بە چیان بە شەهیدی بە خانەوادی شەهیدی یەکەم کرد من لەبەرەوە هێنە ناکەم ینی ترسی ئەوەت هەبوو کە تۆ پێشوازیان لێ بکەیت و دوایی بە جۆرێکی تر ئەمە باس بکەن بەڵێ اینجا دوای ئەوەش نوێنەری هێرۆ ئیبراهیم وتی ئەوە نیژوتیان دێن سەردانە دەکەن لە ماڵەوە منێ ئەویشم هەر بەو شێوەیە پێم وت کە کەناڵەکانی تیان نەبێت ئەوە نیژ نەهاتن لە دوای ئەوە نوێنەری تەڵەبانی هاتووە لەو شوێنەی توا دانیشتووە کە باسی کردوتی ئەتانگەێنم بە یەک لەگەڵمان جەلالە من ئەوەندەم پێوەدوتم پێشتر بە 100 پرزگە من نەئەگەشتمە لای جەلال تەڵەبانی خێرە ئێستاکە ئەم بن بۆ لای جەلال تەڵەبانی و بە یەکمان ئەناسێنن من داواکاریەکم هەیە داواکاریەکەم ئەوەیە بکوژی کوڕەکەم تەسلیم بە یاسا بکەن من خۆم بە پێی پەتیەم بۆ لای جەلال تەڵەبانی نوێنەری کۆسرت هاتووە نوێنەری ئاسۆی شێختەها هاتووە ئیتە خەڵک زۆر هاتوون کە سڵحی عەشایری بکەم بەڵام من سڵحی عەشایریمان ڕەت کردوتەوە من لە دنیای خوادا هەر لە گەنجیمەوە هەتاکو ئێستاکەم حەزم نەکردووە نە پیاوی خەڵک بم نە خەڵکیش لە دوامەوە بێ
لە دنیاشە ڕقم لە سڵحی عەشایری بوو، چونکە سڵحی عەشایری بەڕاستی کارەساتێکی نامۆیە ژن بە ژنێتیا بکرێ و پارەی پێ بدرێ. من سڵحەکەی من سڵحی عەشایری بێ، من شەڕم نەکردووە لەگەڵ بنەماڵەیەکە، شەڕم نەکردووە لە گەڕەکێکە، شەڕ نەبووە لەسەر شتێکیگە، شەڕەکەی داواکاری شەقام بووە کەوا داوایان کردووە لە دەسەڵات ئێوە گەندەڵن، ئێوە دزن، ئێوە هەموو شتێکن کە خۆرخی دەسەڵاتی کوردیتان کردووە بوونەتە مافیاخ. ڕۆڵەکان ئێمە لەسەر ئەوە شەید کراوە. کێشەکەی ئێمە کێشەیەکی سیاسیە ئێستا، نە کێشەیەکی عەشایری بێت. کاکزار لە کاتی کە هاتوون داوای بۆ نمونە سڵح و یا سڵحی عەشایریان کردووە، هیچ چیان خستووەتە بەردەمت؟ وچانە پارەتانێ نییە، پارەمان بنێ، ئەرزمان بنێ، خانومان بنێ، بەڵام من لێرە شەجاریەکە دووپات یەکەمەوە. من نامەوێت لە خانوویەکە بژیم کە خانووی شەهید سورکێو بێت، حەناسەی سادێتی هەڵکێشم، هەل هەتا بەیانی، شەو هەتا بەیانی. پارەیەکیشم ناوێت هیچ شەهید سورکێو بێ بیخەمە گیرفانم یا خانەوادەکەم کەشخەی پێوە بکەن. نەعنەت لەو کەسەی کەوا بە پارە سڵح ئەکات. بەڕاستیم لە دنیادا من دوو پێهینم هاتوۆتە بێش، یەک ئەڵێن شەیتان هەیە، دوو ئەڵێن پارایە، بەڵام پارە لە شەیتان زاڵمترە. من پێم بەسەر پارە ناوە و لە لای من ڕەفسی تامە. زۆر باش. ئەوە شینەکەیەتی جەدوەلەکەیەتی، هێشتا جدوەلی ئەوە جەدوەلەکەیەتی هەر لێم نەکردوێتەوە. ئەمانە چۆن ئێوە ژیان لەگەڵ وەسایلەکانی شێت سوورکی؟ بەخوامانە ئین ئاو دێربتی دایکەوتم، دایکە بە قوربانم توی تخوا دایکە هیچی لە ناومەیە زۆری جل هەبوو، زۆری لە ناوە ئاو دێر. ئیتر ئەمانەی هێشتەوانێتی دایکە توخوا ئەمانە هەر بێن لەڕۆ بە هەر بمێنە. ئەوانە میشتی یارێتی، ئەمانە هەمووی ڕەسمێتی، ئەوانە هەمووی ڕەسمی درازاکانێتی، ئەوانە ئیتر هەمووی ئەنماوەشکال، ئەمانە هەمووی مۆبایل و شتەکانێتی، ئەوە هەمووی شتەکانێتی شتی هەمووی شتیەوە. ئەمە ڕۆژانە سەیریان دەکەی، هەفتانە سەیریان دەکەی؟ قەتم لە بە سەیرانەکەم ناڵان ئێوە نەخۆشەویست دایمە دەرم لەگەڵ ئەم کچانەی برازایەوت بۆ من لە دنیا ئەگەر بمێنمەوت بۆ یەڵم یەک کەس لەو بە دەرگایە بۆ سێ سەیری برازاکانم کا بخوای ویان کوژم ئەمامە برازاکانی دییان لەگەڵ برازانەی ئەوانە هەمووی براز ئیتر ئەنماوەشکاڵ هەمووی ئێوەوانش هەمووی ئێوە ئەو پارانە ناڵم ئەو پارانە ئی خۆی بووە هەڵی گرتە بوو. ئەم پارەکە پارەی تازە بوو هەڵێ گرت خەرجی ناکرد. منش ڕۆژی ژیان وتم بە باوکی متخوا زار گوناحە بە ئەو پارەی بۆی بکە بە بۆی بخەرە مزگەوتەوە. ئەتیتی وەڵای پارەکە بژێرم قونچە بۆی ئەو پارانە خەمە ناو مزگەوتەوە ئەمانەی بە هەر بمێن. ئەمانە شەمیار هینی مەکتەبێتی ئەو کاتان ئەوانش هەمووی نادیش بوون هەردووکیان. تەوانە شەمی قورعان، ئەوانە شەمی شریتی قورعان وشتەوە ڕۆژە سمایل هەمی تاقی کردو، ئەمانە شەمی شریتی قورعان وشتە، ئەمانە هەمووی ئەمانە شەمیار هینی موبایل و شتێتی ئەمریکایتراوە دایناوە ئەمانە وعینە کوشتەکانێتی ئەمانە هەموویەوە شتانەمەیەوە. ئەوانە شتی یاریەتی ئەوە هەدەری نەیەنا لە مقەبەکە مناڵێتی ئەوانە مجەسەمە ئەو جلانەوە ئەوانە شەمە کتێبەکانێتی ئەمانە هەمووی کتێبەکانێتی خۆی تر وتم ئەگەر ئەوەی کاوە گەرمیانی قوڵیان کرد پیانەڵم ئەو کتێبانەی خەمە ناو هینەکەی ئەوە ئەوە لەوینان بۆ کردووەتەوانێ حەز ناکەم ناویان بەرم. زۆر باشە دێ دەست خۆش بێت قوربانە بم شەجلەکانی شەریوە مەجل شتەکانی تێرەڵاتی قوربانە دایجان تۆم پێم بڵێ ئێستا ژیانە لەناو ماڵەیە چۆنە لەگەڵ بیرەوەریەکانی شێت سوورکێوا چۆنی؟ کاک جەلال گیان هەموو کاتێک قەس ژیانم باش نییە،
هەموو کاتێککە ئالێوە دانیشم چاوم لە کە هاتۆ لە مەکتەب کتێبەکانی قسە پشتی ئەو دەرگایەوە ڕای کرد بۆ مزگەوت نانکە ڕۆی کتێبەکان قەتجان تەم شتی نابێت هەر بە لاسیقەی بەست و لەوێ دایەنا هەتا چوو نوێژەکەی کرد و ڕەفیقەکانی هاتن ئەڕۆشتن بۆ مەکتەب هەموو کاتێس ئالێوە کە دانیشم چاوم لەو دەرگایەوەیە هەر ئەڵم ڕۆژێ لەو ڕۆژانە یەت ئالێوە کتێبەکانی دایانێت قە ژیانم باش نییە ژیانی باشی چی ئەگەر سوورکێ و خوشکێکی هەبواە ڕەنگە سە هەردووکتان خەمەکانتان پێدا خوشکی ببووە یعنی زۆر پاڵ و پشت بوو بۆ من شتێکی کە بوو من خەفەتم ئەو نەخوارد یەکێکە بۆ یارمەتیەیەم کەس نییە یارمەتیم بە وەڵایە کەس نییە یارمەتیم بە غەیرەت ئەو خوای گەورە نەبێ داوا لەو خوای گەورەیەکەم خوا ئەوە زانم عادل هەڵم خوا یارمەتیم بێ خوا یارمەتیم بێ خوایە بە عەزەمەتی خۆ یارمەتیم بێ ئیتر چی بڵم کاک جەلال گیان قەت باش نییە نەبەخوا هەموو کاتێ دڵنێزڵێتەوە لە گوێمە کە ڕایە کرد کە هاتەوە ئەڕێ سەد تەباخ کرد دایکە چیمانەیە دایکە حەزم لەوەیە دایکە حەزم لەوەیە یعنی ئێستاکە نەوەشتە هەیەکەیکەم لەبەر ئاماڵم دوڕە بێ قسەکان نایخواگە ناقەن نەما خوارد ینی زۆر حەزی لەنەوە شتێ بوو مناڵی بچووکی ماڵەوە بشێت ئەنا وەڵای ڕۆژی سێکڕە بمان نادا بۆ بازاڕە ڕایە کرد ڕۆژی دەکەڕە و برانێ بیان ناردای بۆ فلکەیە هەر ڕایە کرد معادل لە ژوین سەرق ئەو قەبرانی باوکو دایکی ئەممان ئاوەیە معادل لەگەڵ ما بووی دایکە قەت بە تەنیا نەڕوویت واتە گوەسانی بەردەستیەوە قەت نییە هێش بە تەنیا بڕۆم دایم بە دوامەوە بۆ چون بۆ شوێنێک هەرم بن لەگەڵ خۆمان بوو سوێنیا من ڕێم لێ هەڵا بێ نازانم مێشکمنەوە شتێ وەرناگرێ هەر لەگەڵ ما بوو معادل بچوونای بۆ شوێنێ لەگەڵ زۆر باشە ئێستا بڕات وایە ئەگەر ئەمەی کە ئێستا بە تۆمەتی شەهیدکردنی شەهید سوورکێ و دەستگیر کراوە ئەگەر ئەم حکومەی بەسەرا بسە پێنرێ ئەم تۆمەتە ئێوە هیچ ئاسوودا بن لەو ڕۆ ئەخوا لەوەیە چێ تۆزە ئیسراحەت کە مێشکم تۆزێ بێتەوە سەر خۆی بەس هێچێ خۆ ئەو هەر لە دنیا ڕۆژنا ڕائەبێرێت خۆ من کوڕەکەی من لەگەر دوو گوڵات ڕانی من چی نازانم چی بڵێم قەت زەحمەت دڵم خۆش بێ خۆم یەکم کە ڕەچوومە سەری لە خستەخانەکە ئەمە من هەردووکمان ڕۆشتین ئەمە نەیەتوانی بڕوان خۆم ڕۆشتم لەگەڵیا لە خستخانەکە دایان بەزدانین ئەو کوڕی درا سێمان بەدێ ڕام کرد گەشتمان بەر دەرگای تەوارێکە بە مەگەبەرەکەی گوێم لێ بوو هاوارێکەوەی کە سوکاری شەی سوورکێ و کێ کێشان بە دەرگاکە وتم من دایکیم ڕام کرد وتم کوا ژوورێکەیە لە دەرگای ژووری تەوارێکە چیتە ژوورە ئەو ژوورە هەر لەسەر ڕێەکە ئەو ژوورە بوو سێرم کرد هەموو جانی لە خوێنا بوو هەتان تۆڵەکەی لە پیا بوو پێڵاوەکانی لەبەر مەقالەکە کەوتە بوو تاکێ گۆرەویشی کەوت بوو تاکێکی شانی لە پیا بووی نازانمە سەد پێڵەوە مێڵاوی چیم نەپەژا هیچ هەوات شعری ژێوەشم نەبوو بەسی کە دەستم کردە ملێم لاولای ماچ کرد قژیم هەڵایەوە سوورەگیان هیچ ئەوام کرد دەستم خستە سەر ئەمەی یەکدەم هەر بەحاڵ ئاوە وەکو مێلورەیە جوڵایەوە دۆتەکان پێی بڕۆ کە سوکارێ بانگ کە با ئیمزایکان ئەمەلیاتیکەن شتم کاکە گیان ئەمەلیاتی چیەکەن ئەو مردووە بەحاڵە ناز دەماری گیانی لێیە تینە دەگەڕام واتم بە شوێن ئەمە تمڕاکە وەرە ئیمزایکاڵن ئەمەلیاتیەکەن ئەمی شات ئەمیان بە نەقالەکە بەدەستە مش لەوێەوە چوومە سەرەوانی تر داوای خوێنێکی زۆریان کرد دەوری بەخواسی بدڵ خوێنیان لە خەڵکسن هەموو خزم و ڕەفیق و کەس و کار هەمووی شڵەقا لە دنیاوە هەمووی هاتن خوێنیانە ئەمە وە کوڕە گەنجە هەرێکی بووی خوێنێ لە بدڵ خوێن لە بندەسیا بووی خوێنیانە ئیتر بردیانە ژووری ئەمەلیات چۆن خەبەری ترەوەیان پێدان کە شەهید سوورکێ و تاڵ یانتیانە ماوە وەفاتی کردووە خۆم لەوێ بووم لە خستخانە بووم زۆر باش خۆم لە خستخانە بوو پێشەوە لە ژووری ئەمەلیات نازانم 3 سعات بوو 4 سعات بوو چەندە زۆر لە ژووری ئەمەلیاتە بوو نازانم هینم نەبوو کەێنانە ژوورەوە لە ژووری چاودێریا بووی تر پێڵاوە دەکردە پێ و بە دەماخە هەڵەیە کێنانە دەرەوە مام مەسافەرات دایکەوتم دایکی جامتی وەرە ژوورە سوورکێ ببینە
ئەتر کە هاتمە چوومە ژوورەوە سوورکیەوەم بینی ناڵەکە هەموو بەردەما خوێنان لەبەرەوەمیان بە دیارەوە بوون کە هاتمە ژوورەوانە سەرم کرد هەموو گیانی جیاز بوو هەموو سەد دڵی و هەموو جسمەی گیانی هەموو جیاز بوو ئیتر بەحار جیازەکە ئاوا ئەجوڵا ئەجوڵا و نەیەجوڵا دەمیشکات بە دەرەوە زۆرم خۆ گوشت و خۆم بڕتم سوورکیە و ئەمرێ جا ئەو کوڕەشم کوردستانیشم ڕەبۆیەتی لە هەولێرەوە ڕای گەی بۆ ئێرە بە پڕتاو کە 100 تەلەفۆنمان بۆ کرد ئیتر ئەویش خەری بۆ خینکە زۆری خۆ گوشت و خۆ بڕی لە خەستەخانەتر ناڵەکانتیان دایکە گیان جیت خۆ با کوردەش نەمرێت ئەویش وەکو ئەو ڕۆی بە ئەویشمان نەڕە ئیتر ئەویش خەری بژێ وەڵای ئیتر ئەویش خۆی چۆ ژوورەوە هاتە دەرەوە ئەوی ژوورایە لە باوەشمە ئەو نەی پێ نەچوو ئەمە هاتە دەرەوەتی وەڵا سوورکە زیایە بوو دوایی هەمدیستان ئەمیان بام کردەوە دیا وەڵا ڕۆحی بەبەرا هاتەوانێ ئاوا بوو تو خۆم هەر لە دەمدەم دەرگاش قاوشەکە بوو سوورکی ئاوان بردووە ئازاری شەیدبوونی شێت سوورکیە ژیانی 6 ساڵ دوای شێ سوورکیەوی ئەوە وەڵا 6 ساڵ جاگەرم زانی ئالەم ڕۆژا دوو ڕۆژی ماوە لە ژیانە لە ژیانە لە ژوورا بێتە دەرەوە دەرگای مزە داقست ما لە ژوورە بمردایە لە بەرچاوی خۆمە حەقیقە خوا ڕۆژی تەوا کرد بەس ئەمان نەبوون بوون بە ئیزرائیلی سەرزەمینی ئەمەدە ڕۆحیم عالەمان کێشە ئەم هەموو کوڕە کوردان کوژ ئەم هەموو خەم ناڵیان هەتی و کرد ئەم هەموو کوڕە جوانیان کو چەنان هەزار پێشمەرگە کوژراوە چەنان هەزار پێشمەرگە سەر نەگومە دایکی ئاخەڵی کێشە عایلەی ئاخەڵی کێشە ئەی خوای گەورە حەقیان بسێنێ ئاخر قسە زۆر بە کورتیە گەر پێم بڵێ چیت هەیە بەڕاستی بۆ ئەمانەی کە ئێستا دوعایانەکەی بۆی کە ئەم ژیانەی خەڵک چیتر لەوە زیاتر بۆ دوای ئەوەم هەیە وەڵڵاهی بەخۆیان ناپچنەوە تۆجە شعر لە خۆیان کەن بەزیان بەم عومەتە ڕەش و ڕووتا بێتەوە بەزیان بە هەموو کوڕە گەنجایە بێتەوە ئەوسا ئەوان هەموو گاڵتان بە سەدامەکران و ئەوەی کە سەدام تەواوکەری نەبوو ئەمان تەواوکەریان کرد نە دییان هێشتە مەملەکەتیان هێن ئەگەر حەیا و شەرەفیان ببوایە لە ژیانە تفێکیان لە عومەت ئەم کوردستانە میلەتی ئەم کوردستانە نەکرد چونکی ئەم هەموو ئەلفالان کرد ئەم هەموو دیا سووتان ئەم هەموو قورعانە سووتان ئەم هەموو عالەمان بە کیمیایی سوودان بۆ تۆزە شەرەفیان نیە بۆ تۆزە شعور بە خۆیانە ناکەن بۆ تۆزە بیر لە ژیانی ئەم عالەمە ناکەنەوە زۆر سپاس دایکجان زۆر سپاس ببورن کە زامەکانیەوەشم کولان وەڵام من دایم زامەکان بکوڵایە بوو دایم بەیانیان ئەسوەندەنەوە کە تەلەڤەکان لە ڕەفیقی ڕوا یانی ئێستا ئەو کوڕی زەردەشتی کوڕی بە خەستەخانەی مەکتەبی سیمانە یعنی هەموو کاتێک قرسە لە دەمەوەیەت هەموو جارانە بخوای گیان ڕۆژە لە ڕۆژان خوایە ئەو کوڕی ئێش بپارێزی تووشی ئەو بەڵایە نەبێت ئەو ناوەشمان لەوەیەکی لێنێت زۆر سپاس دایکجان ببوورە کە زامەکانی ئەوم کراندەوە کاک زایدیان زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بە منتان بەخشی بینەرانی عزیز بۆ هیوای کە ڕۆژێک یاسایەک لەم هەرێمی کوردستانەدا هەبێکە هیچ جیاوازیەک لە نێوان هاوڵاتیان لە نێوان بەرپرسان و هاوڵاتیاندا بەتایبەتی نەکرێت وە مافی کەسوکاری هەفتەی شوبات شەیدانی هەفتەی شوبات بەپێی یاسا مافی خۆیان بتوان وەربگرنەوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم.